ئەمساڵ لە بەردەڕەش خواستەشی زۆر لەسەر جلی کوردی هەبووە. بەرگ دوورێک دەڵێت زیاتر لە مانگێکە هاوڵاتیان سڕێیان نووسیوە بۆ ئەوەی پێش هاتنی وەرزی بەهار جلی کوردیەکانیان ئامادە کرابێت. نەورۆزەوە زۆر ئامادەکاری کراوە بۆ جەژنی نەورۆز، چکە بوهارەکە یعنی وەکو پێشتر پێشوشی ساڵی پار بڵین کۆڕۆنا و شتە بوو کەم ئامادەکاریان کردبوو هەر نەکرابوو بڵین لەو جلی کوردی، بەڵام ئەم ساڵ لە نەورۆزدا زۆر خەڵک هاتوون جلی کوردیان ویستووە و بەس یعنی پێش ئێستا پێش مانگێک ئێمە سرەوشتمان بۆ خەڵکدان. کۆتاڵفرۆشەکانیش دەڵێن ئەمساڵ زیاتر خواست لەسەر جلی کلاسیکە. ژنان و کوچان دەیانەوێت بە شێوەیەکی کلاسیک جلەکانیان بدورن، ئەو قوماشانەش دەبن کە بۆ دوورینی کلاسیک گونجاوە. خی وەکو جلی نازنازە ئێستا نی بەقاش تازاتوە بەعام نازناز باشاتوە زۆرزێتەوە نازنازە و جلی نیشانی و سوور و زەرد و تشتانێ زۆربەی کراس و کێوی لە سێک ئەبن، ینی نەبلی کەوێکە فەرقا ینی ئێستا دوک لە یەکە بەعام بیتە یەک کراس کەوی لە یەکە. لە هەرێمی کوردستان چەندین جۆری جلی کوردی و نەتەوایەتی بوونی هەیە، هەر یەکەشیان ناو و شێوە و جۆری دوورینەکەی جیاوازە، نرخەکانیانیش بەپێی ئەو جۆرە و جیاوازانە دەگۆڕێت. مان کەلتور نەچیت ناومەلەتیمان جلشی کوردی هەر ببینێت لە ناو مشتەمە لە ناو گەنجەکان لە ناو کوردستان نەئیلا ئێستا حالیان زۆربەی گەنجەکان قەمیس و پەنتۆڵۆن لەبەر دەکەن، ئەدی قەمیس پەنتۆڵۆن ئەدی هێدی ئەوها ڕەسەناتی کوردەواری نامینێت. ئێستا بۆی هاتنی وەرزی بەهار خواز لەسەر کڕین و لەبەرکردنی جلی کوردی زیادی کردووە، زیاتریش گەنجان پانە بۆ کڕینی جلوبەرجی کوردی دەبان، بە تایبەت لە بۆنە و ئاهەنگەکان دەیپۆشان. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕاش.